پشتی گورین سیستم حکمرانی سال 2003 لعراق پلان هاتنه دانین گورین لسر سیستم آبوری یه وی ولاتی بگشتی بهینه کرن باشور کردستان جی پارچه که جی عراقه گورین هر سیستم که استراتژی لعراق و گریان به بسر باشور کردستان جی آنها خلق وی اکد پرسن سیستم آبوری باشور کردستان تهتا پیراو کرن چجوره سیستم که و چون ما سیاست خوی آبوری دارشتیه حتی که ام بشین پیگه خوی آبوری لباشور کردستان بهستر بخین یعنی بگشتی سیستم آبوری لوی ولاتی ده برنامه آبور دا بونیزیکیا هبونا هندک سیستم دنین آبوری جهانی امی شکار بکین و چه پید ویا حکومت بگری تبر حتی که اگر کشک هبیت جوان کشان درک هبیت خير بين بو برنامج عبور أزم باختيار عبد العزيز هر دو سیستم نوین آبورین سردم کده هر دو دستن زلهزن ولاتن جهان داهاتین پاروکرن روسیا و امریکا کنترول آبورا جهانی کریه ده دمن کفندا سیستم و سیاست آبوری یا اسلامی و تیکل و سوسیالیست و سرمایه‌داری سرهلدان پیک و کنترل جهانیت کرن. یاکو بو باشور کردستان گرنگ دوی ام وی اکلای بکین. مال دست پیکا برنامه خواب پرس کرن کیجان سیستم بوم باشتره و کیجان دبر جواندی دایا و چاوان امی بکار بن لسروان سیستمان پیراو بکن برای وبچن. ده دست پیک دوی ام بزانن اگر سیستم آبوری بوی آوایی بن خلک ما چاوان تدگهن و چاوان لوان سیستمان دنیرن. اف ده دست پیکا برنامه مبت حتی کو برسوان بد. بری ام دخوازه برسوا خوش کسان بسپور و شارزاین آبورین ویولاتی بکن ام دخوازن وی که جهاوالاتیان بپرسن دودگل وی که تمام خدمت گزاریان و ارکین آبوری ویولاتی بکفنه دست حکومت بتنه دور جی کمپانیان و کرت تایبت یان جی حکومت خواست جی کمپانیان و کرت تایبت بکت که به هفکاری بجدار ببن و پیک و تیکل یک ببن یان تنه بهلت دست کرت تایبت او چافدری جدور و بکت آنکو به شوازه که دنم به پرسیاره بکن تو دیگل دای بازار لباشور کردستانی آزاد بی تو هر کسک وکو خو بازاری بکت یان جینه رأي من لدس حكومة باشترا يعني خزائن مالي أو شتانا بلام ليرة دا دبي هستي نتوايتيانا بي يعني حكومة أواني بيهر دستن بو إشي هستي نتوايتيانا بي واللي زان دانين سرپرشتی او شتانه بکا حتی نهیلن یعنی اشتی وها رو بدا مثلا سیطره لسه بازاری بکن سیطره لسه بازاری بکن او بیتن یعنی همون شتی لسه دست حکومت بین بری قضای مالی و او اداری و او شتانه بس انسان کان اوانه اشتیان لدسته اوی وطنیانه بین اجتماعی سیستم اقتصادی کردستان لو ولاتی ما لما شواهد تنانت هاون اجتماعية نازانين اگر سيستم اقتصادية كمان سيستم اشتراكية ياخذ رأس المال يا حكومة تكسري لما شوانديا ما وقت كات رأس المال كهموش تكان حكومة بروينا بخلق كبروي دبا ما وقت بت سيستم اشتراكي كحكومة بروي دبا لو يا استبسيار كما هولاتي بسياري هي دلتن اگر اما سيستم كمان اشتراكية ياخذ رأس المال تقول لما شواهد كنازانين سيستم كمان رأس المال يعني اشتراكية پیام حکومت بخوشی نازانی اگر بخوی بیزانی با بریاری چی یگلانی داده که اشتراکی بی یا خود رأس المال بی لا حکومت لگن کتی تایبت بیکن با شرطك کتی تایبتش هستی نتوایی هبی نقل بیلا جیرفانو خوی بکاتبا هستی نتوایی هبی عرف بیلا جیرفانو تربونو اوی خوی نکد خلکی بتسوسن توا پیکوا چلا دست حکومت به چلا دست کرد هنك اوي بعقمان ذكر كدي تابد بك اوي كدي تابد ذكر بعقمان كهاو كاربن بس بشرتك او كدي تابد الصوت بيوك عقمان لبروي ولاتي مولاتي شنويا
هێشتا ئەزمون و هەموو شتێ ئەزمونونەکەمان وەیە ئەوەی کە حکومت پێی ناگرەکەی بتاتەوە کە بەڵام کەرتی تایبەت بە شەرتێک ئەو کابراش هەستی نەتەوای هەبی نەس بەس بیر لە مادەی بکاتەوە هیچی تر هەستی نەتەوای بەقوتر بی خۆی لە ڕاستیدا سیستەمی ئابووری کوردستان لە ڕاستی نە ئیشراکیەوە ڕەسمالیە سیستەمێکی دەتوان بڵین سیستەمێک تێکەڵاو چونکە تا ئێستا کلاک نەکراتەوە کە سیستەمێکی کە کەرتی تایبەتە یاخود ئیشتراکیە وا پێویستە کە سیستەمی کوردستان بکرێت بە سیستەمێکی بدێت بە دەست کەرتی تایبەت چونکە کەرتی تایبەت دەتوانێت هەموو ئیشەکان بکات و کە دەکرێت ئابووری وڵات ببژێنەوە لە ڕێەوەی کە کۆمپانیا بێنێتە ناو هەرێمی کوردستان و کە کۆمپانیا شاتەرێم کوردستان ئابووری وڵات دەبژێتەوە گەنجەکان دەتوان کار بکەن و لە زیاتەوەی ڕوو لە دەرەوە بکەن لەوی باشووری کارەبا یاد دەستی حکوومەتێدا ئاف یاد دەستی حکوومەتێدا پەروەردە یاد دەستی حکوومەتێدا gelek سێکتەر و بواردن yên dabînkirina xweşguzeraniye û xizmetguzariya giştî yên di destê hikûmetê da hindek ji şareza bisporan jî dibêjin nebûna bazarekê azad bi standardên xwe yên zanistî ve bi pîver û binemayên xwe yên zanistî ve wê yekê digehîne ku sîstemê sermayedarî li vî welatî hêşta bicih nebûye li pişt min dibêjnê سنتر بازرگانی جهانی آنکو مرکز تجاری عالمی اف یک دویک لای ببیت و بومه آشکرا ببیت کان لوی ولاتی چت گذارید برای من دەتوانی بڵێن ئابووری ئاراستەکرا و موجه و شوشانستیە بۆ چونکە ئەوەی کەوا دەکرێت فەلسەفە و سیاسەتی گشتی یاخودبوون منە سکتەری گشتی زاڵە بەسەر هەموو جونگەکانی ئابووریدا هیچ جۆرە پرس و ڕایەک ناگرێت بەلایەنەکانی تر بەڵکو هەمووی لە ژێر دەسەڵاتی و کۆنتترۆلی وڵاتەوە دەستە بەردەگرێت ئەوەی لە هەرێمدا هەیە زۆر جار ئێمە کاتێک کە پەنا بوو سکتەرێکی ئابووری دەبین ڕاستە ئێمە دەڵێن بۆ نمونە کەرتی تایبەت ڕۆڵێکی زۆر گرنگی هەیە بەڵام ئەوەشمان لەبیر بێت کەرتی تایبەتی سەربەخۆ لە هەرێمی کوردستاندا هەر وجودی نەبووە هەمووی دەتوانین بڵێن بەستراوە بە کەرتی گشتیەوە یاخود کەرتی تایبەت خۆی شۆر کردیتەوە بە کەرتی گشتیەوە لەبەر ئەوەی زۆر جار ئەگەر فەلسەفەی ئیشتراکی لە هەرێم بچەسپێن بێت ئەو کات هەم جۆرە زەرەر و زیانێک بە سکتەری تایبەتی دەگەینێت و بە بێچەوانەشەوە ئەگەر بوو نمونە ئابووری ئازاد بێت سکتەری گشتی لەناو دێچێت شارەزا بسپور dibêjin eger mezin e zanayên aboriyên cîhanî hetayên mêjûyiyên ku niha di jiyanê jî da nemabin bênîne ketwar ew nikarin bi êklayane di sîstemê aboriyê başûrê Kurdistanê da bigihin. Ji ber ku sîstemekê têkelaw yê berbelav yê berela li vî welatî hatiye bicihînan. Ji ber vê yekê ev qeyranên mezin li başûrê Kurdistanê ji bê planî û ji bê yasayî û ji bê sîstemê aborî hatine rojevê û em tûj bûn. Ji ber vê yekê ji cudakirina sîstemê meyê aboriyê ku başûrê Kurdistanê li ser çît gelek ya giran e heta ku kesek bişit bizanistiyane evî sîstemî şirove biket. Êsta bîner danîştwa ew ê bizane ew li Kurdistan heye be pêy binemayê zanistî. Rasmaliye yan iştirakê yan têkalekî serkevto yan têkalekî şikst xwardo. Ama çi ye li Kurdistan evînî? لە باشووری کوردستان سیستەمێکی ئابووریمان هەیە کە ئەگەر و ئادەم سمیسیش بێنین لێرەکانە نازانێت چییە یعنی زۆر جار باسی هەندێک مەجای اقتصادی دەکەین لەگەڵ خەڵکی بازرگان لەگە خەڵکی ئەکادیمی کە باز دەکەین ئێمە بۆ خۆمان سەرمان لی دەرناچێ ئیتر نازم حکوومەت کام نەخشە ڕێگایی هێناوە بەرپرسیارانی ئەو وڵاتە لەسەر چی سیستەمێک دەڕۆن چۆن دەڕۆن ئەگەر علا بابەڵا دەڕوا یعنی هەر لە خۆیەوە با بڕوا ئەوە با لەسەر سیستەمە کۆنەکە بڕۆن کە سیستەمی ئیشتراکی بوو هەم خەڵکیش برسی نەدەبوو بەو دەرەجەیە و بە شێوەیەکی گشتیش مەجالێکیشی تێدا بوو کە کۆمەڵی خەڵک بە توانای خۆی بتوانێت زیاتر بە خۆی پارەکۆ بکاتەوە بێتە ڕەسمال یا ببێتە سەرمایه‌دارێک نەتوانیویشمانە مەسەلەن تۆ لە سیستەمی ڕەسمالی ئەتۆ دەبێت خەدەماتەکان تەوفیرکەی کە خەدەماتت هەموو بۆ خەڵک هێنا تەوفیرت کرد ئەو جا مەجالیش دەدەی کێبڕکێ لەسەر چی لەسەر کوالیتی
یعنی چێ بتوانێت بە باشترین شێوە خزمەتی مجتەمەعەکە بکە. ئێمە لە باشووری کوردستانی منافەسە لەسەر چیە؟ لەسەر کۆکردنەوەی زۆرترین پارەیە. مەسەلەن خراپترین کاڵای هەموو دنیاە دێنە لێرە ساغی دەکەنەوە. ئەوە ناچێتە چوارچێوەی نە اقتصادی ئیشتراکی نەدەچێتە چوارچێوەی اقتصادی سەرمایه‌داری. زۆرجار ئەگەر بین و دۆخی ئابووری هەرێمی کوردستان بە پێی سیستەم ئابووریەکانەوە لێکدانەوەی بۆ بکەین یا خوشیکردنەوەی بۆ بکەین، ئێمە ناتوانین بە شەفاعانە بنین بۆ نمونە پەیرەوی سیستەمێکی سەربەخۆ دەکرێت وەکو ئەوەی کە ئیشتراکی بێت یا خۆت بۆ نمونە ئابووری ئازاد بێت. هەرچەندە لە دوای ڕوخانی ڕژێم بە حکمی ئەوەی کەەوە هەرێمی کوردستان بەشێک بوو لە عێراق زۆربەی زۆری فەلسەفەی ئابووری کە پەیرەو دەگرا لە هەرێم ئیشتراکی بوو. ئێستش دۆخی ئیشتراکی تاکو ئێستش لەسەر ئابووری هەرێمەوە زاڵە بە حکمی ئەوەی کەەوە زۆربەی زۆری ئابووری ناسان و زۆربەی زۆری ئەو جۆرە کەسانی کەەوە پەیرەوی سیستەمی ئابووری هەرێمی کوردستانیش دەکەن بەرەو ئابووری ئازاد دەڕوە. بەڵام فەلسەفەی ئابووری لە ڕوانگەی تەطبیقکردنەوە شتێکە و لە کاتێک کە تو باز دەکەی شتێکی ترە، چونکە لە زۆربەی زۆری تطبیقکردن و چەسپاندنی لە ئەرزی واقع زۆر جار ئێمە تووشی چەندین کێشەی جۆرەجۆر دەبینەوە. ئێستش یاسایەکان گۆڕانکاریان بەردا نەکراوە، بەڵکو ژێرخانی ئەو جۆرە یاسانی کە تا ئێستا هەن لە هەرێمی کوردستاندا ژێرخانێکی ئابووری شوشالیستین لەبەر ئەوەی کاتێک کە دوودەی لەسەر ئەرزی واقعی ئابووری ئازاد تطبیقی دەکەی و پەیرەوی دەکەی کێشەی جۆرەجۆرت بۆ دروست دەبێتەوە. هەرێمی کوردستان و بە حکمی ئەوەی سیاسەتی هەرێمی کوردستانی ئێستا ڕوون نەگرایتەوە کە ئایا هەرێمی کوردستان دەیەوێت فەلسەفەی ئابووری ئازاد پەیرەو بکات سەتاسەد لە ڕوانگەی تطبیقەوە و چەسپاندنی یاخود دەیەوێت بۆ نمونە پەیرە و هەڵگیری ئابووری سوشالیستی بێت کەوا جاران لە عێراقیش بەکاردێنرا و هەرێمی کوردستانیش بەشێک. آنها gelek ji we bîneran dipirsin dibêjin erê çi cudahiyeka cewherî di nêvbera her du sîsteman de heye ku cudahî ya zanistî bît û pîverekê standard bît. Kîjan bû başûrê Kurdistanê baştir e û kîjan bû hemû dewletek û hemû welatekî zêdetir bihête peyrewkirin dê berjewendiyê twî hêne parastin. یعنی من ئێستا ئەمەیە بە کورتتر بزانم باندۆری خراپی تێکچوونی ئەم سیستەمە ئابووریە لەسەر باشووری کوردستان و ئابووری ئەم وڵاتە چ ئەوێ ئەم خەڵکە چ بەسەردێ ئەگەر سیستەمەکە هەروە بمێنێ. ئەگەر سیستەمەکەوا بمێنێ ئێوە ئەڵێن سیستەمێکی تەندروست نییە، نە سەرمایه‌داریە نەشی سوشیالیست. ئەگەر سیستەمەکەوا بمێنێ چ ڕۆیەدا؟ پاش ساڵی 92 کە ئێمە حکوومەتمان دروست کردو و هاتووینە لەسەر ساحی خۆمان ئیش دەکەین، عسکەرێکی باشمان هەیە و لە شەڕی داعش ئەومان سەلمان لە ڕووی دیبلۆماسیەوە زۆر باشین جاری وایە حکوومەتی عراقییان دەشتی پێ نەکرا حکوومەتی هەرێم دەیکە. بەڵام لە بواری ئیداریەوە ئێمە کێشەی زۆرمان هەیە. ئەو نوقتەیە وا دەکات ئەگەر نوقتەکانی پێشووتر وای کردبێت دژمن زەفەرمان پێبەرێ، ئێستا ئەو نوقتەیە وا دەکات کە بەرەبرە میلەت کە کەنار دەکەوێت ڕقی هەڵدەسێ کە ڕقی هەستا ئینتیمای بۆ وڵات نامێنێ، ئینتیمای بۆ حکوومەتەکەی خۆی نامێنێ، ئینتیمای بۆ هیچ شتێک لە وڵاتە نامێنێ. ئەو وا دەکات بڵێ قیروسیا کەوتی قیروسیانی ئەوەی دروستم کردووە لێ پەشیمانم. ئەو نوقتەیە وا دەکات ئێمە بە سەدان ساڵ دیسانجارێک کە دەچینەوە پاش لەبەر چی؟ لەبەرەوەی فرد خۆی لەو حکوومەتەدا نابینێتەوە، بەرژەوەندیەکانی خۆی لە چوارچێوەدا نابینێتەوە. ئێمە وەکو گەلی کوردستان پێویستە ئیش لەسەر ئەوە بکەین، نەک تاکە تاکەکانی خۆمان لە ڕووی اقتصادیەوە تاکە تاکەی کورد لە ڕووی اقتصادیەوە ڕازی بکەین و دەستی پێوە بگرێ و نێڵە هیچ شتێکی بەسەر بێ. دەبێت ئیش لەسەر ئەوە بکەین نەتەوەکانی دیکە مەسەلەن تورکمانە کلد و ئاشورە عەرەبە ئەوەی لە چوارچێوەی کوردستاندا دەژی ئەویش بڵێ بەڵێ ئەمن دەمێ ئەو حکومە سەر بگرێت لەبەرەوە بەرژەوەندیەکانی من تێدا پارێزراوە. هەرێمی کوردستان ئەگەر بەمانای وشە و لە هەمان کاتیشدا دەیەوێت تەوەجوهەکە و نەمەڵی تەوەجوهی ئابووریەکەی بەرەو ئابووری ئازاد دەچێت، پێویستە فەلسەفەی تاکەکان و ڕۆشنبیری ئابووری لەناو کۆمەلگاش گۆڕانکاریەکی سەرتاسەری پێ بگرێت و سەرەکیترین شتیش کە دەستی پێ بکات وەکو باسم کرد گۆڕانکاری لە یاسایەکانە بۆ ئەوەی لە عەرزی واقع کاتێک کە دوودێ یاسایەک تەطبیق دەکەی یاسایەکە مخالف نەبێت بۆ دژایەتی خەڵکەکە و لە هەمان کاتیشدا سیستەمی وڵاتەکە سوودمەند بێت لەم جۆرە یاسایانە. ئەگەر بینە سەر سوشالیستی سیستەمی جۆراجۆرمان هەیە بە تایبەت ڕوخانی ڕژێمی ڕابردوو لەوانەیە گرنگترین سوودی هەبێت بۆ تاکەکانی ناو کۆمەلگا بە تایبەت لە مەسەلەی دابەشبوونی داهات بە یەکسانی لە مەسەلەی ئابلۆقە کە ئێستش بۆ نمونە بڕیاری 96 یەکێکە لەو جۆرە سیاسەتانەی کەەوە تایبەتن بە ئابووری سوشالیستی. ئێستش حکوومەتی عێراقی فیدرال ئەو جۆرە یاسایی تەطبیق دەکات، ئەمانە هەمووی بەرژەوەندی ئەوەن. هەرچەندە لە ساڵانی ڕابردوو بانگاوازی ئەوەی دەکرا کە بۆ نمونە بطاقەی تەموینی لە تاکەکانی کۆمەلگادا ئەحکەم بگرێتەوە، لەوانەیە دۆخێکی یەکجار ئاڵۆزی بە دوای خۆی داهێنا بۆ
چونکە تو کللتورێکی وا دروست نەکردووە لە ئابووری وڵاتەکەدا کە بۆ نمونە بەیانی ئەگەر بتاقەی تەموینی سەحب بکەی لە خەڵکێکی ئایا خەڵکەکە دەمری لە برسان یاخود نەخێر لەبەرچی چونکە ئێمە ئابووریەکی زۆر بەهێزمان نییە پشت بە توانەکانی خۆمان ببەستین و بۆ نمونە بەیانیش خەڵکەکە مژدەبەخش بێت لەوەی کە ئابووری وڵات دەتوانێت بۆ نمونە تعویزی ئەو جۆرە بتاقە تەموینی بۆ بکاتەوە و لە هەمان کاتیشدا پەنا نەباتە بەر هیچ جۆرە وڵاتێکی تر بەڵام ئەوانەوە نییە ئەگەر بۆ نمونە ئێمە بمانەوێت فەرسەفەیەکی ئابووری ناجاح وەربگرین وەکو باسمان کرد بەڵگەی بەرجەستەکراوی جۆرا جۆران ئێستا بۆ نمونە لە نموری ئاسیاوی مالیزیە سنگافورە و چەندین وڵاتی تر دەتوانێت بە بەڵگە وەرگری ئێمە ناتوانین بڵێن ئابووری شوشانستی ئابووریکی ناجح نییە یان ئابووری ئازاد چونکە ئێستا تەوەجوهی زۆربەی وڵاتان بەرەو ئابووریکی ئازاد دەڕوا ناجح نییە بەڵام شێوازی تەطبیقکردنەکە و چەسپاندنەکەی ئەمانە هۆکاری سەرێکین بۆ سەرمێنێری ئەم جۆرە سیستەمەکە لەگەڵ بەرژەوەندی وڵاتەکە دەگونجێت چەند ساڵ دەوێت و چه هەنگاوێک دەوێت و بە چه میکانیزمێک ئیشکەین هەتا بتوانین خۆمان لە بینی هەردوو سیستەم یەک لای بکەینەوە هەڵبژاردننی سیستەمێک کە لەگەڵ بەرژەوەندی باشووری کوردستان پەیدا ببێ و ئەم پرسیارەی کە یەکەم جارم کرد وەکو ئەم باڵندانە بە سیستەماتیک بتوانین بژێوی ژیان پیا بکەین ببێ ئەوەی کێشە نەبوو دەوروبەرمان دروست بێ نەبوومان دروست بێت هیچ مەرز نییە ئەمە خۆمان یەکلایەکێنەوە یان ناچاریش بن یەکێک لەو دوانە هەڵبژێرین دەکرێت ئێمە سیستەمێک پەیڕۆ بکەین لە بینی هەردووچیان لەو شوێنەی کە ئابووری سەرمایهداری سیستەمی سەرمایهداری بۆ وڵاتی مە پێویستە با سەرمایهداری بێ لەو شوێنێک کە ئیشتراکی پێویستە با ئیشتراکی بێ هیچ کێشەی تێدا نییە چونکە ئەو تەجروبە کراوە لە دنیا باش ئەمە ئەرکی کێ بکە حکوومەتە ئەرکی حکوومەتەوە بکە بۆ حکوومەت نەیکرد هەتا ئێستا لەبەرەوەی لێ نازانێ یان لەبەرەوەی نەیویستیە بکە یان لەبەرەوەی کردیە بەڵام لەگەڵ واقعەکەمان ناگونجێ لەبەر چی نەبووە هەتا ئێستا ئەمن بۆ خۆم زۆر پرسیارم هەیە حکوومەت تا ئێستا چی کردووە بڵێ ئەوە نەتیجەکەی نەک لە مەسەلەی اقتصاد لە هەموو کارەکان دیکە ژیان چی کردووە بڵێ ئەوە نەتیجەکەی هەمووی تقریبا فەجووە گاپی زۆری تێدا بەجێهێشرا ئەگەر ئێمە توانیمان سیستەم یەک لای بکەینەوە چه تێکەڵاو بێت چه سەرماداری بێت چه ڕزمالی بێت ئەم وەڵ ئەی ئێستا هەرێمی کوردستان چەند لە سەدا گۆڕێ زۆر لە سەدا دەگۆڕێ بە ڕێژە من ناتوانم بدەمێ بەڵام با پێت بڵم کاکە بەختیار مەسەلەن نەرویسە تا ئەو ساڵانش خۆشگوزەرانترین وڵات بوو لەسەر ڕووی دنیاە خەڵکەکەی تاکەکانی دەخلی فەردی زۆرترین بوو ئەتو دەزای ڕۆژانە نەرویست ئینتاجی نەفتی 1,980,000 بەرمیل لە شتێکی لە بابەتێ ئەو پارە یەک قڕوش یەک فلسی حکوومەت بۆ خۆی سەرفی ناکە پرسا ji hemûyan girîngtir di bername abûr da em ê bersivê li ser bidin. Matirsiya têkçûna sîstemê aborî li Başûrê Kurdistanê dê çawa vegerît ser jiyana xelkî û serpêgehê aboriyê vî welatî. Bi çi awa û mîkanîzmekî em dikarin vê matirsiya nebûna sîstemê aborî li ser xelkê xwe rakin heta ku bi derûnekê rahettir xelek berdamî bidene peydakirina parêjiyanê û aborê Başûrê Kurdistanê bi jêrxane û dahatê takekesî û dahatê neteweyî bihête parastin û abor ber bi ber laynên xwe ber bi serîtir tomar biket û geşeyên berdewam li nava vî welatî bihêne dîtin. جامەترسێکی زۆر گەورە هەیە بەڵگەشت لەسەر ئەوەی ئێستاش دۆخی تاکەکانی ناوهێنێمی کوردستان و هەر جۆرە تاکیش بە تایبەت ئەگەر بۆ نمونە سکتەر ئابووریەکانیش بگرینەوە تاکو ئێستا نازانێت کاتێک کە ئامانجی سەرێکی ئەو جۆرە کارێکەوە ئەو دەیکات بۆ چمە بەستێکە ئایا ئامان سودبەخشینی گشتیە بۆ وڵات وەکو سیستەمی سوشیالیستی کە بانگەوازی بۆ دەکات یاخود ئاماژ بەدەستێنانی قازانجی تاکەکەسیە کە خۆی هەوڵی کارەکەی دەدات بۆیە ئەم جۆرە شاراویە نێوان هەردوو سیستەمەکاندا وای کردووە کە هەرێمی کوردستان بەرەو ئاراستەیەکی زۆر لاواز و لە هەمان کاریشدا ئابووریەکی هەرزهێنەر بێت چونکە تو ئەگەر فەلسەفەی پەیرە بکەی بە پێی ئابووری کاتێک کە بنەمای سەرێکی ئابووریەکەت ئابووریەکی ئازادە بە تەواو ئەو کات پێویستە یاسایەکانیش گۆڕانکاری سەرتەسەری تێدا بکرێن ئێستا ئێمە باجەکان کە دەسێنرێت لەسەر کۆمپانیەکان یاخود بۆ نمونە کاتێکەوە بانگەوازی وە بەرهێنانی بیانی دەکەین بۆ وڵاتەکە ئێمە بە پێی فەلسەفەی ئابووری ئازاد بانگەوازی بۆ بەرهێنان ناکەین یاخود بۆ نمونە چەسپێنەری سەرێکی ئەو جۆرە یاسانەی باش لەسەر کۆمپانیەکان بە هیچ شێوەیەک لەگەڵ فەلسەفەی ئابووری ئازاددا ناگونجێن ئەمانە هەموو یاسای ئابووری سوشیالیستین کە چی بارودۆخی سەرتاسەری وڵات گۆڕانکاریەکی تەواوی پێدا کراوە هەرێمی کوردستان ئێستش ئێمە کاتێک کە بانگەوازی ئابووری ئازاد دەکەین بەڵام لە ڕوانگەی فەلسەفەوە ئابووری ئازاد لە هەرێمی کوردستاندا
سەد پەیرە و ناگرێت ئەمە مەدرسێکی زۆر زۆر گەورەیە پێویستە ئەو جۆرە بەرپرسانی کەوا بە تایبەت لە مەلەفی ئابووری بەرپرسن لە هەرێمی کوردستاندا بە دووادار چوون بۆ ئەم جۆرە دۆخە بکەن و یاسایەکی زۆر زۆر پەتینیش لەم جۆرە مەسەلە دەربکەن. به گوتنین شارەزا و بسپوران حتا نوکە اف ندیاری و نارونیا دناف سیستمین آبورین باشور کردستان دا هین دبه بو قوناغین داهاتی مترسین مزنتر دروست بکن جبرک و روژاوا کردستان وکه باشور یا بر به گورین استراتیجی مزن و دوم دریج دچن جبر وی که دوی گورین بهن روژاوی حتا کو ام جقیرانان در باز ببن حتا کو قیران دارایی و آبوری بارگرانی نل سرما نل سر نوین پشتی ما درست بکت دوی کاچا ام گورین سیاسی در روژه داد بینن د پاشاروج و آینده دا رون و آشکرا دکن وسان ام هول بدن آینده که گش بو سکتر و بوار آبوری جی لکردستان به حاضری و آمادهی ببینن. انجام داوی یک گستاف آبورگشتی به گوتنین شارەزا بسپوران دوی حکومت هرما کردستان رونکرن و شفافیت زیادتر لسر سیاست آخوی آبوری دیار کد بو خلکی جبرکو با آوه که اکثر و نه اکثر باندور لسر جان خلکی هیم دو حتی که اف سیستم اکلایی نبید به گوتنین شارەزا بسپوران آبور ما جهگیر نابید و پیش ناکوید اف جا دوید حکومت پیداچون دی سیستم خوی آبوری دابکت تا آبوره کدن ارشاد بن.